لە شاری سلێمانیش لە دەربێکی تری شارەکەدانی پێشمەرگەی سلێمانی کە تاوکوێستانی توانیت سەرکەوتنێک لە خولی کوردستان تۆمار بکات، میوانداری سیروان نوێی خاوەنی دوو سەرکەوتن و یەکسانیەک دەکات. پێشمەرگە دەیەوێت سنوورێک بۆ ئەنجامە خراپەکانی دانێت و سیروانی نوێژ پلانەکەی بەردەوام بوونیەتی لەسەر بردنەوەکانی و چۆڵ نەکردنی پلەکانی پێشەوەی ڕیزبەندی بۆ ڕوبە ڕووبوونەوەی هەردوویانەی پێشمەرگەی سلەیمانی و سیروانی نوێ لە یەکێک لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولی نایبی کوردستان و لە یاری دێربی سلێمانیدا هەردوویانە دوایین ئامادەکاریەکانیان لە یاریگای ئاشتی ئەنجامدا. بەرپرسانی یانەی پێشمەرگەی سلێمانی هۆکاری ئەنجامە خراپەکانی سیاری ڕابردوویان ئاشکرا دەکەن و ستافی ڕاهێنەرانی تیپەکەش بۆ پەیام ئەوە ڕادەگەێنن بۆ یاری سیروانی نوێ پێشمەرگەیەکی جیاواز دەبینن. بەڕاستی ئەمەم سیارێمان کردووە ناڵێم لە ئاستی تیپەکە ئەوەندە ڕازی نین کاگەردەڵان خۆ چاکەزانانی تۆپی پێ جەماعیە، یعنی ئەغڵاتی فەردی تەسیل لە تیپەکەکە ناڵێم یاریزانەکان هەمومان بەرپرسین لەم ئەنجامە، بەس ئیشاڵە لەم یاریە هەمویان وعدیانداوە کە یاریەکی باش و بۆ سێخاڵی یاریەکە یاری بکەین و بۆ بردنەوە ئیشاڵە. ئیشاڵە هیچ ناڵێم من بەسەم یاریە پێشمەرگەیەکی جیاوازە بینن لە سیاری یاریەکانی کە ڕابردوو. هیوادارم یاری دێربیش نەبێتە تونند و تویژی لە بینینەکەم، یاریەکی خۆش بێ و چونکو خەڵکێکی زۆر دێ بۆ سێر. بەڕاستی ئەمانێت تا چێشتێکی تێبێ لە یاریەکەیە هەر چێش بردێەوە پیرۆزی بێ. ڕاهێنەری سیروانی نوێژ ڕای دەگەێنێت لە ئاست و ئەنجامی یاری ڕابردوومان بەرامبەر دوهۆک هیچ لاسی یاریزانەکانم ڕازی نەبووم، بەڵام بۆ سێ خاڵ خۆمان بۆیانی پێشمەرگەی سلێمانی ئامادە کردووە و لەسەر یاری دێربیش سەی تایبەت بۆ پەیام دەکات. بەڵێ ئێمە بیرمانەچێت لە هەموو حاڵەتێکە ئەگە تۆ سێری خشتەی یاریەکان بکەی ئێمە سیاری زۆر قورسمان ئەنجام ماوە زێرەڤانی یانی نەورۆز ئەنجیانی دۆک ئەگەر زۆر کەس پێی وابێت ئاسمان خراپ بوو بێ لەگەڵ یانی دۆکە منیش ئەڵێم بەس ئەمامە تۆپتۆپێنە ینی جاری وایە ئاسێکی باش پێشکەشەکەی تیپ بەسەریایە ڕازی بووم لە ئاسی یاریزانەکان یاریەکەی دۆک ناڵم لە سەدا ڕازی بووبووم، بەس ئیشاڵا بتوانین ئەو غەڵەتانی کە کردومان لە یاری دۆکە بۆ یاریەکانی تر ئەو غەڵەتانە چارەسەرکەین و بەنسبەت یاری پێشمەرگەیشەوە کە جەنابتەڵی دێربیە من هەموو کاتی ئەوواڵم زۆر کات من حساسیت نایم، ینی زۆر احتیمال بۆ ناوێن نایم یا بۆ مستەڵەحە نایم، چکە یاری سێ خاڵ هەر سێ خاڵە ئەوەنەی داڵغەم لای ئەوەیە کە یاریەک بێکێشە بێت یاریەک بێت کە تونگ و تیژی پێوە نەبێت کە یاریەک بێت مەسەلەن ئەو کەسانی کێن بۆ سەیری یاریەکە ئەو هاندەرانە تاموچێژی لێ بینن ئەوە لە لای من گەورەترین سەرکەوتنە چ بۆ ئێمە چ بۆ ینی پێشمەرگەی خۆشەویست. پێکاتێکەکەمان دوو یاریزانی سەرەکیمان یاری ناکە لە یاری یانەی نەورۆزەوە تووشی پێکان بوون تا ئێستا چا نەبوونەتەوە چاوەڕوانی واکەین سێ خاڵ یاریەکە بەدەستبێنین. پێش ڕوبە ڕووبوونەوەی هەردوویانە پێشمەرگەی سلێمانی بە کۆکردنەوەی یەک خاڵ لە پلەی سیانزەیەمی ڕیزبەندی و کۆتاییدایە، سیروانی نوێژ بە حەو خاڵ خۆی لە پلەی دووەمی ڕیزبەندی دەبینێتەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.